جیهاد لەبەر خاتری پەروەردەکردن دواناخرێ، بەڵام لەبەر نەبوونی توانا و هەبوونی بێتوانایی و لاوازی دواخرێ، بە تایبەتی لە جیهادی فەرزی عینە. لە ناو جیهادە فەرزە عینەکەشە ئەگەر دوژمن هاتبووە سەر وڵات و ناوچەی نیشتەجێی مسلمانان، فەرزەکە ئەخرێتە پێش هەموو شتێک و بواری غەیری جیهادەکە نامێنێت، وەکو حاڵی ئێستای زۆرینەی مسلمانانی جیهان و لە کوردستانیش تەبعاً هەروایە کە لە وڵاتانی خۆیانان و کافر و مرتد بە زۆری هێز و دەسەڵات حکمی کوفریان بەسەرا چەسپاند. دواخستنی جیهاد لەم جۆرە وڵاتانێت تا گوایە پەروەردەکاری مسلمانان تەواوە بێ، جگە لە ناشەرعێتیەکەی زیانی زیاتری لەکەوێتە، چونکە کافر و مرتدەکانیش بەهێزترە بن. خۆ زەمانە هەر بۆ ئێمە ناڕوە تۆ بڵێ ئەم 10 ساڵە تا ئێمە پەروەردابین، 10 ساڵەوان هەموو دەستگای مخابراتەکانن بە قووەتەکەن، ئەوانش تاغوتەکانی خۆیان سەربازەکانی خۆیان تەدریب پێکەن، چەکی زیاترەکردن، خەڵگە ڕوتێنەوە، یاسا زۆرتر دەرەکەن، ئەحکامی زیاتری کوفرین دائڕێژن، خراپە و بەدکاری و بەڕەڵایی زیاتر بڵاوکەن و ماڵ و سامانی وڵات زیاتر زەوتەکەن. ئەو کەسەیە خوازێت جیهاد لەبەر خاتری پلانی پەروەردەکردنەکەی خۆی دوا بخرێ، درک بۆ ناکە کە لە هەمان زمانی پەروەردەکردنی تۆیە تاغوتان زۆرترە بن، خێراترە بن، بەهێزترە بن، ئەتوانن وێرانکاری زۆرتر بکەن، چونکە توانا و هێز و هۆکاری کوفر و فەسادیان زیاتر لە بەردەسایە. ئەنجا ئەوان لە کاردانەوەش ناترسن وەکو کە تۆ ترسیلەوەی کەشف ببی، هیچ ئەوان لاسەنگ ناکە، بەڵام تۆ ترسیلەوەی کە گرتنی کۆمەڵێک لە برادەرەکانت، لە دۆستەکانت، لە هاوڕێیان و ئەندامانی کۆمەڵکاریەکەت لاسەنگتانەکە. خوای گەورەش دەربارەی بەرەی شەرخوازی کە لە بەرامبەرمانایە فەرمەوە لا یەزالون کردداری ڕانەبردووە، ئەفەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. ئەوانە بەردەوامن لەسەر کوشتارتان تا لە دینەکەتان پاشگەستانەکەن، بەردەوامن، کوشتاریشیان بەردەوامە، حتى يردوكم، حتى لانتهاء الغاية. مەبەستەکان چیە لەمە؟ تا ئەو کاتەی پاشگەستانەکەنەوە لە دینەک، کەوابوو تا ئێوە پاشگەز نەبوو بێتنەوە لە دینەکە، ئەوان هەر بەردەوامن لەم کوشتارێ ئەگەر بتوانن. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. جولك وديان كأهل كتاب كعلى أساس بيه الرجيشي هاو باش لنوان ما نهبه أوانا هتا إليتان رازينا بن تاشون ملتي أوان نكون، تاشون ديدو كلتور وديدو ريك سكانيان نكون. أم كسبر ورد خوازانا خول وجيلكن ككافراني سرد صلاة حكم هيج وسيليجي چاکبوون لە کۆمەڵگەکەیان نایەڵنەوە، هەمووی ئەگەر لانەدەن و ئیلغانەکەنەوە ئەیڕمێنن، بێناوەڕۆی عەلە لەقل. هەوتا تۆ بانگەکەیان لێ کردی بە بانگێکی ئەلکترۆنی. مزگەوتەکان کە مسلمانان بە زەکات و بەیتولمالی خۆیان داویانەوە کۆیان کردوت و تا مزگەوتیان دروست کردو بە قەرارە گەڕوخێ. ئەو داعیانە ئەو مەلایەنە بە فیشەجێکە کوژرن، بە ئەمری تاغوتێکی داوێن پیس و مرتد و مەلعون 10 ساڵە خرێنە زوورەوە. خوای گەورە فەرمێ لولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولا ينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. أفرمي أجر خوای گەورە ئەو خەڵکەی هەندێکیان بە هەندێکی تریان لا نەدایە و ڕانەدایە، قانونی تەدافع پەرستگای جوولەکە سەومەعەکانیان و دێری دیان و مزگەوتی مسلمانان هەمووی ڕووخاو شوێن نە ئەما زیکری خوای گەورەتیان بکرد. خوای گەورە بە تەئکید ئەو کەسە سەرەخاکە دینەکەی ئەو سەرەخا. خوای گەورە بێباکە چونکە خۆی بەهێز و دەسەڵاتدارە، کەوابوو ئەگەر خوای گەورە کافران و دید و هەڵوێستیان بە جیهادی مسلمانان ڕانەدا، ئەو هەموو خراپەکاریانە سەر هەڵەدەن و ئەوەندە زۆرە بن تا ئەبنە ئاسایی. خواپەرستنەکە بێتە ڕەفتارێکی نامە و سەیر. ابن القیم رحمه الله لە وەسفی مجاهیدانە ئەفەرمێ ئەوان لە خۆشەویستی خوادا جانیان بەخشیوە بۆ سەرخستنی دینەکە، شەو ڕۆژ جیهادیان کردووە بۆ بەرز ڕاگرتنی شەریعەتەکەی، شەو نخونیان کێشاوە بۆ شکست پێهێنانی دوژمنانی خوا، جوامێرانە چوونەتە ناو جەرگەی ئاگرەوە. ئەمانە بەشداری خێر و چاکەی هەموو ئەو کەسانن کە پارێزگاریان لێەکەن. ئەمان بە شمشێرەوە بەرگری لەوانەکەن کە لەناو ماڵ و حاڵی خۆیانە هێمنانە سرەوتون، حتمەن بەشداری پاداشتی ئەو خێر و چاکانەی ئەوانەکەن کە لە شار بۆ خۆیان یەکەن.
ئەمانە پاداشتیان وەکو پاداشتی ئەو کەسانەیە کە لە پشتیانەوە ئەمینانە خوا ئەپەرستن، چونکە ئەمان هۆکاری ئەو ئەمان و سرەوتنن کە ئەوانیتیان. شەرعی پاک لە دیاریکردنی پاداشت و سزادا کەسی هۆکاری وەکو کەسی بکەر حسێب کردو، بە تەواوی هاوبەشی یەکن، چونکە ئەو کەسەی بانگەوازی خواویستی و هیدایەتی خوایی بڵاوەکاتەوە یان ئەو کەسەی بانگەوازی گومڕایی و خراپەکاری بڵاوەکاتەوە بەشداری خێر و شەڕی ئەو کەسانە بن کە ئەبنە شوێنکەوتی خۆیان و ڕێبازەکانیان. جا ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە تەفسیل لە دوی ئەمە ئەڕوا لە کتێبی طەریق الهیجرەتەینی خۆیە لە لاپەڕە 255 بەدووە.